سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی نوێ ئەمڕۆ ئەنبۆکسی پلەیستەیشن 5 پرۆ دەکەم کەوا تەمەنی دەبێتە چەند ڕۆژێکە بڵاوکراوەتەوە ئەوەش پلەیستەیشن 5 ڕەسەنە لە ساڵی 2020 کاتێک کە بڵاوکراوەتە ژەبیرمە لە بازار کڕیم و بگمان ڤیدیۆی ئەنبۆکسەکەیشم بڵاو کردەوە ئێستا کاتی پلەیستەیشن 5 پرۆیە وەکو دەبینەوە بۆکسەکەیە تقریباً PlayStation 5 ئاسایی واتە ئۆریژنۆل مۆدێڵەکە کە لە 2011 بڵاوکرا لە بۆکسەکەشی گەورەترە بەو شێوازە و جیهازە ئەوەندە زەبەلاح بوو ئەمەیان پێدەچێتەوە هەم بچووکتر بێ و هەم بەقوەتریشە لە بەرەی PlayStation 5 پرۆفیشناڵە کەەوە یەکێکە لە ئەو جۆرە کۆنسوڵانەیە کە پێویست ناکات بکڕین مەگەر حەزر لە هێز و توانایەکی زیاترە و 2 تێرابایتی SSD-شە وەگە سەری پاکەتەکەش بکەین لەسەر نووسراوە 8K بەڵام پاڵپشتی لە ڤیدیۆی 8K دەکە یاخود لە پەخشی 8K دەکە لە بواری یاریکردن بۆ منەندە یاریمان هەیە 8K کە لە ڤیدیۆکانی داهاتوو باس دەکەم 4K 120 نووسراوە HDR و لەسەریش نووسراوە دیسک فری کۆنسۆڵ واتە شوێنی دیسکەکەی لەگەڵ نییە واتە ئەو شوێنی دیسکەی نییە کە دیزایانی دیجیتاڵەکەی کە بڵاوکرایەوە یەک خەت بوو و شوێنی دیسکیشی ئەنی ئەوە بوو دەتوانیت لێکێ و تێخیەوە واگەر دیجیتاڵە نوێیەکە بکڕی دەتوانی ینی سلیمە دیجیتاڵەکە بکڕی دەتوانانی شوێن دیسکی بۆ تێبێخی پێچوانێک کۆنەکە دیسکی هەر هەبوو ئەگەر بە دیسک بکڕیبە ئەگەر بێ دیشت بکڕیبە ئیدی شوێن دیسکی هەر نەبوو بەڵام لە دواتر ئەو شتیان چا کرد بگومان پاسی ئاریگەمی دەکەم بۆ دابینکردنی ئەو کۆنسۆڵە من لای ئەوانم کڕیوە ئێوەتوان لای ئەوان بیکڕن و سەرتا ئەکسەر باسی نرخیش بکەم نرخی ئێستا لە کوردستان تۆزێک گرانە بۆ نمونە لە دەوری 850 تا 880 900 دلار حسب ڕۆژە نرخی تۆزێک گرانە بۆیش ئەو کەسانێک کە زۆر حەز دەکەن زوو بیکڕن پێم وابی چاوەڕەکەن یەک دوو هەفتەیەک بەردەست دەبی و بێکمەها بەردەستە لە ئاریگەمینگ بەڵام تۆزێ چاوەڕەکەن بۆ بچم بە گرانی بیکڕن چکە سعر دێتە خوارەوە کاتە خوارەوەش بگمان بەخۆی نرخی خۆی لە ئەمریکای 700 دلار بەڵام باوەڕ ناکەم لە کوردستان بە ئاسانی کاتە 700 دلار من لە بیرمە ئەوەم بە 1200 دلار کڕی لە ڕۆژێکم کە هات 12 وەرەکە کە نرخی خۆشی 5 وەرەکەیە لە دواوەشەکە سەری کەم پێشە بینمە دەرەوە سۆنی سێشتەکەی باس کردیەوە بە عەربیش سەرنووسرا لەبەرەوە لە دووبێ ڕادێ سەرنووسرا PlayStation Spectral Super Resolution ئەو سێشتە گەورەی تێدایە جگە لە 2 تێرابایتەکەی کە سۆنی زۆر مارکتینگی بۆ دەکەم ئەوە PSSR کە بە شێوەیەکی ژیری دەستکرد بە AI دەتوانێت وێنەی ڤیدیۆی یاریەکەم بەرەو 4K بەرز کاتەوە کە تەکنیکەکی نوێیە ئینڤیدیا لەسەر کۆمپیوتەر لەسەر بە شێوەی DLSS ئەنجامی دەدا وارە ئۆپتیمایز کۆنسۆڵ پرفۆرمەنس GPU-وەکەیان گەورەتر کردووە وا دەکە یاریەکان خێراتر و باشتر کار بکەمی هەم هێز و توانێت زیاترە ئەدڤانس ڕێی تریسینگ وێنەدانەوە لە کات ڕاستەکەنێکی جوانتر کردووە لاتانی شتەکەشی هەر لۆگەی PlayStation 5 پرۆیە ئەو لایەش سەیری بۆکسەکەی بکەین شێوەی PlayStation 5 پرۆکەمانێکە سێ خەتەکەی و کۆنترۆلەرێکی ئاساییشی تەبیعیشی تێدا بارەناو من نامێ پاکەتەکە هیچی بەسە بێت چکە بەڕاستیان پاکەتم زۆر خۆش دەوێت و پاکەتەکەش بە داوای لێبوردنەکی گەورەوە زۆر پاکخاوێن نیە من حەزم دەکردین پاکەتەکانم پاکخاوێن ئێستاوی PlayStationەکەی پێشاندانە پێشترش زۆر بە پاکخاوێنی هەڵم گرتیە چکە لەناو بۆکس لێرە هەڵ دەگرم یەکە لە هۆکارانێکەوە شتەکان بەگرانی دەکڕم لە کاتێککە زوو بڵاو دەکرێنەوە هۆکارەکەی ئەوەیە دەمێ بە پاکخاوێنی هەڵیان بگرم ئۆکەی بۆکسە سپێکەمان هەیە کە بۆکسی PlayStation لۆگۆیەکی PlayStation هەیە بە سادەی ئۆکەی بەو شێوازە بیکەینەوە ئۆکەی یەکسەر کەیبڵێکی USB Type-C بۆ Type-C-مان هەیە لەبەرەوەی لە بەشی پێشەوە USB Type-A کە نەماوەکووەوە چکە ئێرە ئەو کۆنسۆڵە Type-A لەگەڵ لە بۆ Type-C بەڵام ئەو Type-C بۆ Type-C پاوەرێکمان هەیە بە شێوەیەکی خۆماڵی ڕۆژهڵاتی ناوەڕاستە سێ کوچکەکەی پێوەیە پاوەرێکم بۆ پێکردن ئەوە شەر ئەو یەک لەوانەیە کە نایهاتە دەرێ لەو لایە سەیری بکەین ئەوە کۆنترۆلەرەکەمانە کە پێم وابی هەر کۆنترۆلەرە ئاساییەکەیە بەڵێ هەر دەستکەچی نوێی PlayStation دوالسێنسەکی تەبیعیە ئەوەش لێرە دانێم ئەوە لەولایەتمان هەیە کێبڵێکی HDMI-مانە پێم وابێ هەمان کێبڵەکە لەگەڵەوەش بەردەست لە بەروی HDMI 2.1 کە دەتوانێت بە 4K تا 120 هرتز و بە 8K لە 8K تاوەکو 60 هرتز پێم وابی پەخش بکەن یان 8K 6 هرتز پێم وابی توانین پەخش بکەن لەوانەیە لە هەڵە بم 8K 30 بی نەک 8K 60 بی بەس پێم وابی 8K 60 غەڵەت نەم مەگەر چی ئەپسکێلش دەکرێت ئۆکەی تەقریبا ئەوە چم کرد ئەو لێستا بەرمدا باشە سۆنی ئەو شتە قۆڕی نادانێ ئۆکەی ئێستا پێتان دەڵێم ئەو شتە چییە ئۆکەی کۆنسۆڵەکەی دەربینە لەوانەیە یەکەم کەس نەبم قسەی بکەم بەڵام بەجددی وەزنی زۆر سوودکە لە چاو کۆنسۆڵی ڕابردوو و هەندێک پەیپەروەرکشمان هەیە کە بە حیاتی ناخینینەوە هیچمان پێی نییە لەبەرەوەی خۆمان پێ عاقلترە لە شەریکەی سۆنی کە دروستی کردیە ستایلە کلاسیکە بێمعنایەکەی سۆنیەکەوە لەناو شتێکی لەو بابەتەوە لولی دەدەن
کە وەکو Xbox نییە بە جوانی پێشکەشتی بکەن بەڵام ئەوە کۆنسۆلی PlayStation 5 پڕۆیە تەوان ستاندی لەگەڵ نییە ئەوەیان ستاندی لەگەڵە ئەگەر ناو بۆکساکەی هەڵم گرتت چکۆم ستاندی بەکار نایم بەبەرەوەی شوێنی زۆر دەگوازمەوە لە ستۆدیۆ دەی بەمە قاتی سەرەوە لە خۆم لە یاریکردن شوان شوێنی بەردام دەگوازمەوە بەڵام ئەمە ستانی لەگەڵ نێتوانین ستاندی بۆ بکڕی بە $30 و شوێنی دیسکیشی نییە شوێنی دیسکەشی بە $80 دەی بکڕی کەسش زۆر بەمعنایە دەبای لەگەڵی بیا لە بەرەوەیەوە پڕۆیە نرخی $700 بەس ئەگەر سەیری بکەین وەزنی زۆر سوکتر لە ئەو شتە قمارە گەورەیە بەجددی ئەوە قورسە ینی بەجددی ئەوە زۆر قورسە نازانم ئەوە چەند کیلۆ بە چەند کیلۆ پێم بە 3 کیلۆ شتێکە بەڵام ئەویان بەس شاشەکەی نووسیتم چەندە بزەبە لەبیرم نییە بەس مهم گە سەیرێکی تەنیشتەکانی بکەین سێخەتەکە سێخەتەی پلاستیکیە کەوا سۆنی بانقەز وای کردی یان بەجددی ئەوە فان هەوای دەباتە دەرێ ناڵە بەجددی هەوای دەباتە دەرێ ئۆکێ لە پێشەوەش بێگومان دوو دوگمەمان هەیە USB-C دو تایپ C لە پێشەوە کە USB نوێکەیە ڤێژنی نوێیەکە خێرایی زۆرترە و باشترە لە شەحنکردنی شتی باشترە لە دواوەش هەر بە هەمان شێوە HDMI-مان هەیە کێبڵی LAN لەگەڵ دوو USB تایپ A-مان هەیە لە پشتەوە USB تەبیعی و شوێنی پاوەرمان هەیە ئەوە هەردوو پلەیستیشنی کۆن و نوێیە ئەوە کۆنەکەیە PlayStation 5 ئەوش PlayStation 5 پڕۆی نوێیە تقریبا ئەوەیان زۆر گەورەترە تقریبا بەرزیان زۆر لێک نزیکە بەرزیان زۆر نزیکە لە یەک بەڵام ئەستوریان ئەگە سێرێکی دوایان کرد ئەوە زۆر قەبەترە لە چاوەی ئەوە تشکیلی زۆر جوانتر و نوێتر دیارە ینی هەز دەکەیەوە ئەپدیت کرێتەوە بەڵام ئەوشم زۆر پێ جوانە بەجددیانی ئەوەش کۆنسۆلی PlayStation 5 ئاسایی زۆر جوان بوو و لە خوارەوەش کو دەبینین شوێنی سێ گۆشە بازنە X4 گۆشەکەی تێدای PlayStation و لێرەش نووسرایە سۆنی گەشش جوانە لۆگۆی PlayStation-ەکەش لێرە هەیە دەبی ئاگاداربی 5 لێرە نەدەی 5 لێرە نەدەی ئەو شوێنە شوێنی 5 بەجێ دێنینە و بابەتان بڵێن گوتم پێشتان بڵێم ئەو شتە دووشتە لە بۆ چییە؟ ئەو دوشتە لە ئەو بەزمەیە تەم شاکەم دوو شوێنی بچووکی لە بۆ کرایە ئەوە لێرە پلاستیکەکی زۆر بێمعنایە بێگومان ئەو لەو چیە؟ ئەو ئەگە بتێ ئەوها دای بنێ ئەو هەر لە بۆمەندە ئەگە بتێ ئەوها داینەی لەسەر ئەوەی دادەنیشی خۆشیازە پێش زۆر میم نییە بەزمی ئەو هەلێ ئەمنەوە بەکار ناینم بێگومان من عاملی دایدنم لەبەرەوەی بە ئاسانی بەرنامتەوە PlayStation 5 Pro پێویستە بیکڕیان پێویستە نەیکرد بەڕاستی پێشەوەی بێمە سەر ریڤیوتەوە و لەبەرەوەی من ریڤیوتاوی دەکەم بێگومان پێم وابی ئەگەر کەسێکی بەردام یاریەکان دەکەی بەتایبەتی هەواداری PlayStation وەرتێ باشترین PlayStation پێی بۆم لە کۆمپیوتەرت نییە دەتەوێت بە PlayStation یاخود بە کۆنسۆل بەقوترین ڤێژنی یاری تاقیکەیتەوە بۆ یاریەکان بە 4K 60 فرێمی تەلەڤیزۆنێکی گەورە زەبەلاتیە لە ماڵی یان 1 تێرابایت SSD کەمە لە بۆ تو یان دانەیەکی لەو بابەتە تێکەوە 825 گیگابایت تێرابایتێکی تەواویش نییە و لە هەمان کات دەتەوێت کۆنسۆلێکی نوێ بکڕین بێگومان ناڵێن پرۆیەکە مەکڕە بەڵام دەبی بزانیکەوە پرۆیە زۆر شت ناگۆڕێ بۆ منە 56 دیاریەک ئێستا حالیان ئەپدیت کرێتەوە لە بۆ پرۆی ئینهانس کرایە کە هەمویان بێگومان نابنە 6 فریم نابنە 120 فریم هەر یاریەوە بە شێوەیەکی جیاواز تەعامل لەگەڵ هێز و پاوەرە نوێ دەکەم سۆنی 2 گیگابایت ڕامی زیاد لەسەر ئەوەی داناوە کە تایبەتە بە بابەتی سیستەم وەشتانەوە تا 16 گیگابایتێکی ئەو 16 بوو ئێستا کرێتە 18 2 گیگابایتەکە بۆ سیستەمە 16 گیگابایتەکەش بە تەواوەتی بۆ یاریکردنە وەروە GPU وەکەی واتە هێز و تواناییکەوە گرافیکی یاریەکان دروست دەکات وێنە بەرهەم دێنێ فرێمڕێتەکان دروست دەکات GPU-ەکەی سۆنی دەلێ 145 بەقوترە بەڵام دەبێت بگومان تاقیینەوە بزانین وە یاخود بۆ نییە بگومان وەیە قسەکەی لەبەرەوەی ئەگەر وەنەبی هیان دەسیدە ئۆنلاین باز مهم زۆربەی ئەو کەسانی کە یاریەکانیان تاقیکرد دەڵێن 30 بۆ 40 هەستمان بە گۆڕانکاری کردووە لە هێز و پاوەری یاریەکان بەڵام هێشتا هەموو یاریەک ئەپدیت نەکراوەتەوە بە تەواوەتی بۆ PlayStation 5 یاخود یاری نوێیەکان زیاتر سوود هێز و توانای PlayStation 5 وەردەگرن کەوا کێشەکە چێ کێشەکە ئەوەیەکەوە PlayStationی کۆن PlayStation مثلا PlayStation 5 ئاسایی دوو مۆدت هەیە بەسەنە پرفۆرمانست هەیە کە 6 فرێمە دەداتێ بەڵام بە کواڵەتی 1080 بیس بەرزکراوە لە بە 4K کە زۆربەی کات 2K 2K ئەپسکیلینگ دەکرێت لە 6 فرێم
و فدیڵەتی هەیە کەوا وێنەکان نزیکە لە 4K بەڵام 30 فرێمە دەداتێ. سۆنی دەڵێ هەردوو جیهان لە هەردوو جیهان باشترین پێشکەش دەکەم کە PlayStation 5 ڕێواتە هەم کۆڵەتەکە نزیکە لە 4K یاخود وێنەیەکی سافت دەداتێ بە 4K تەواو بچیت و لە هەمان کاتدا بە 60 فرێمیش بوو. بەشە لە یاریەکان بە تایبەتی یاریەکان Resident Evil بەرز دەکرێنەوە لە بۆ 120 فرێم. تەلەڤیزیۆنێکی VRR هەبی لە ماڵەوە یا تەلەڤیزیۆن 120 هرتز دەبی یا مۆنیتۆرێکی 120 هرتز دەبی توانین سوودی لێ وەربگریت. بێگومان یاریەکان نەرمتر خۆی نیشان دەسموتر خۆی نیشان. بەشەیەکی سەرەکی بەڵێ کۆنسۆڵەکە زۆر جوانترە ئەوەندەی لەو ئەنبۆکسێکەوە بینی و کۆنسۆڵەکە جوانترە ناسکتر دیارە جوانتر دیارە شێوەیەکی سەرنج چێشتری هەیە بەڵام ئەوە هەموو شتێکە نەخێر هەموو شتێک نییە وەکەوتم پێویست ناکە ئەمە بکڕین کڕینی ئەمە بەتەنێ بەسە بەتەنێ ئەمە بەسە بکڕی بەڕاستی PlayStation 5 ئاس ئەگە زەماتی PlayStation نیە باسی Xbox ناکەم جارێ مەسەسکە بابەتەکە لەسەر Xbox نییە ئەگە زەماتی PlayStation لە توێ PlayStation بکڕین ئەمە هیچ عیبی نییە سلیمەکە بکڕم بەڵام نەکەم فاتە سلیمەکە بکڕن هیچ شێشت نییە بەڵام ئەگەر لەو زۆرە کەسانەکە تێ باشترین بەکاربیێنی و دوو تێڕاباتی بەڕاستی خۆشە لە بۆ یاریەکان وەک پارەش تێ بگومان نرخی وەکوتم گرانە جارێ و پێشنیازی دەکەم لەم یەک دوو هەفتەی مەیکڕن تاوەکو نرخ دادەبەزێ خۆی لە جیهان لە ئەمریکا نرخی 700 دلار پێم وابی 150 دلار گرانتر دەبێت سەرەتا لە ماوەی داهاتوو تاوەکو نرخ دێتە خوارەوە لە کوردستان ئاڵەتەن نرخ لە کوردستان گران لە بەرەوەی ئەشیەکان لە دووبەی دێن لە دووبەی نرخ گرانە و خواستەی زۆر لەسەر عەرەب دانێ زۆر عەرەب پارانێ دایانێ بکڕن ئۆکەی چاوەڕێکەکان تاوەکو نرخ دێتە خوارەوە لەوانەش بگاتە 680 تاوەکو 700 دلار لە کوردستان پێم وابی نرخی 700 دلار بەڵێ ئەگە پارەت هەیە و حەز لە باشترین زۆری کۆنسۆڵە هەبی لە ڕووی هێز و توانەوە بیکڕە گەرنا پێویستان نەخێر ئەمە تەبێ بەتەنێ بەسە کۆنەکە تەبێ بەسە من کڕیم من بەچەندشم کە ڕاستە خۆ بڵێم من بە نزیکەی چەند هەز وەرەقەونی وێک لەسەر ڕاوەستا بەڵام من جیام من چاو لە مەکە من جیام یوتیوبەرم دەبێت ڤیدیۆ لەسەر بکەم لە بە ئیشەکەم لە بەکارەکەم و بێگومان حەزشم نییە لە منداڵی و هەموو هیوا ئەوەتمەوەیەکەوە ئامێرە ئەلکترۆنیەکانم هەبی دەمەوێت هەمبی سەو ئەگەر تو حەزت دێ هەدبی کاری لۆ بکە بیکڕە ئەگەر پێویستیش ئەگە پارەی تەواویش لە بەردەست نەبوویست پێویست ناکەمە بکڕین Xbox Series S بکڕین بە 250 دلار دەتوانی یاریکردن بکەیت پەیامەکەی منەوەیە بەردەوام لە یاریکردن بە هەر شتێک بوو لە یاریکردن مەوەستن بەتایبەتی یاری چیرۆکەکان تاوەکو سوودی وەربگرن هەموو گارەگارە کەشمان هەر لەبەوەندێ سەو چ دەکەم چاوەڕوانی ڤیدیۆ زیاتر بن باسی ئەو شتانە دەکەم کە لەسەر PlayStation 5 Pro بەردەستە بەشێک لەو یاریان تاقی دەکەمەوە کە کواڵیتیان بەرز دەکرێتەوە یاریەکانی Play 2 لەسەر تاقی دەکەینەوە بزانین چ گۆڕانکاریێک دەکەن لە بەری سۆنی دەڵێ بەشێک لە یاریەکانی Play 2 گۆڕانکاری بەسەردا دێ سەو لەم هەفتەیە چاوەڕوانی ڤیدیۆ زیاتر بن ئەگەر پرسیارێکتان هەیە لەسەر PlayStation 5 Pro کا دەکەم لە کۆمنت بینووسن و لە ڤیدیۆکانی داهاتوو بتوانم وەڵامیان بدەمەوە چاوتان ماز دەکەم تا ڤیدیۆیەکی دیکە بەخۆی گەورتان دەسپێرم خووداتان لەگەڵ